چۆن کودەتا هەمەلایەنەکە شکستی پێهێنرا. شەوی 22 مانگ جگە لە تیرۆرکردنی بافڵ تاڵەبانی مەکتەبی سیاسی یەکێتی لە هەولێر لە مەترسیدا بوو. شەوی 22 ئاپلانی کودەتایەک با ڕابەرایەتی مەسرور بارزانی شکستی پێهێنرا کە هەمەلایەنە لە میدیا و سەرباز و هەواڵگری و حکومی و سیاسی و دیبلۆماسی ئامادەکاری بۆ کرابوو. کۆتایی هێنان با دیاردەی چەکداری لالەزار و گروپەکەی لاهور جەنگی کۆتایی هێنان بوو بە کودەتایشی ئامادەکراو کە مەسرور بارزانی بەڵێنی هەموو هاوکاریشی دابوو. بەڵام چۆن؟ هێزە ئەمنیەکانی سلەیمانی ئێوارەی 22 مانگ ڕێکاری توندیان گرتە بەر لە دژی هەوڵێکی کودەتا کە لە ناو سلەیمانیەوە لە لالەزارەوە سەرپەرشتی دەکرا لەسەر ئاستی گشتیش باڵی مەسرور بارزانی سەرپەرشتیان دەکرد. ژمارەیەک چەکدار لە قزا و ناحیەکانی سلەیمانی ئامادەکرا بوو بۆ ئەوەی بهێنرێنە ناو شار، بەڵام توندکردنەوەی لێپرسینەوەکان لە بەزگەکان ڕێگری لەو هێزانە کرد. هاوکاتی ئەوەش ئەژی ئەمین کە هەڵاتوویەکە لە یاسا و لەلایەن مەسرور بارزانی و پشتیوانی دەکرێت و لە هەولێر جگەلەوەی دەپارێزرێت هێزێکیشی بۆ دروست کراوە. ئەژی هێزێکی کۆکردبەوە بۆ ئەوەی لە دەرفەتێکدا بۆ پشتیوانی لە لالەزار بەرەو سلەیمانی جوڵە بکەن. داوامەکەی وەکو وەزیفەی خۆی لە هەولێر بوو. زانیمانەکە چوویتە سلێمانی و لەو شەڕی بەشدار بوو بڵێ. ئەمە ئامۆزای کەسێکە کە پێشمەرگە بۆ لە لای ئەژی ئەمینی لە یاسا دەرچوو بەبێ ئەوەی هیچ ئەرکشی لە سلەیمانی هەبوو بێت. کوڕەکەیان لە نێو لالەزار ئەرشی پێدراوە. لە کاتێکدا کوڕەکەیەوان هیچ پەیوەندیشی بە لالەزار و گروپەکەیەوە نەبووە، بەڵام وەک بەشێک لە کودەتاکەی سلەیمانی ئەژی ئەمین کوڕەکەیانی بەکوژدا. بە گوێرەی زانیاریەکان جگە لە هێزەکەی ئەژی ئەمین هێزی پارتیش لە هەولێر لە ئامادەباشیدا بوو بۆ ئەوەی ئەگەر دۆخی ڕوبەڕووبوونەوە لە لالەزار لە بەرژەوەندی هێز ئەمنیەکان نەبوو ئەو کات ئەوان جوڵە بکەن و کودەتاکەیان بگەێنە ئەنجام. لە قۆناغی یەکەمدا ژووری عەمەلیاتی پارتی کە بۆ میدیاکانی دروست کرد و بە چەڕی کەوتنەکار لە ڕووی میدیای و پشتیوانیی زۆر لە لاهور جەنگیان کرد. بە شێوەیەک لە ماوەی 3 کاتژمێری پێش دەستپێکردنی شەڕەکە 3 پەیامیان بۆ هاندانی خەڵک دژی یەکێتی و هێزە ئەمنیەکانی سلەیمانی بڵاو کردەوە. ئەو پەیامە بۆ بڵاوکەرەوە داوا لە خەڵک دەکەم لە هەموو شار و شارۆچەکان لە هەموو شارە و شارۆچەکان ئەوەی غیرەتی ماوە، ئەوەی کورد پەروەرە، ئەوەی یەک تۆز فەردایەتی تیاماوە لیان وەرنەدەست لیان وەرنەدەست. ئەمە یەکێکە لەو پەیامانی کە بۆ هاندانی خەڵک زیاتر لە جارێک بڵاویان کردەوە. لە قۆناغی دووەمیشدا لەو کاتی کە شەڕەکە چڕ بووە هەوڵدرا لە ڕێی درۆنەوە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماڵەکەی خۆی لە دەباشان تیرۆر بکرێت بۆ ئەوەش 2 درۆن ئاڕاستەکران، بەڵام درۆنەکان ئامانجیان نەپێکە. قۆناغی سێمی پشتیوانیەکان و باشداریکردنی هێزەکانی مەسرور بارزانی لە کودەتاکەدا بە ناوی لایەنگرانی لالەزارەوە هێرشکردنە سەر بارەگەی مەکتەبی سیاسی یەکێتی بوو لە هەولێر. ئەو هێرشەش بە کاتژمێری 0 دانرا بوو بۆ ئەوەی چەکدار و لایەنگرەکانیان لە قەزا و ناحیەکانی سنووری سلەیمانی بە هەمان شێوە هێرش بکەنە سەر بنکە و بارەگەکانی هێزە ئەمنیەکان و یەکێتی. قۆناغی چوارەمی پلانەکەی مەسرور و دەرودەستەکەی لە دوای دەستگیرکردنی لاهور جەنگی و گروپەکەی دەستی پێکرد کە پاراستنیەتی لە لێپرسینەوەی یاسایی و هەوڵی گواستنەوەی دادگایەکەیەتی بۆ هەولێر. بەڵام قۆناغ بە قۆناغ سەرجەم و تەڵانەی بۆ یەکێتی ویداری سلەیمانی نرابوونەوە تاقێنران و پلان جێڕان ئامانجەکەیان بەدی نەهات.